نەخۆشیە زگماگیەکانی گورچیلە و کێشە تەندروستیەکان. بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، نەخۆشیە زگماگیەکان زۆرن، بەڵام ئەوانەی کاریگەری نەرێنیانە سەر ئیشکردنی گورچیلە هەیە، ئێمە تیشکی ئەخەینە سەر. لەوانە جیرانی حەوزی گورچیلە، بوونی هەردوو گورچیلەکان یاخود یەکێک لە گورچیلەکان لە بەشی خواردەوەی سک یاخود لە حەوزی مرۆڤدا و سۆرانی گورچیلە. طبعاً لە کاتی بوونی یەکێک لەو سێ حاڵەتانی کە باسمان کرد، لەوانەیە ئەو میزەی کەوا دروست ئەبێ لە دوای فیلتەرکردنی خوێن فڕێنەدرێ لە ڕێگای بۆڕی حالە بەونێتە ناو میزەدان، یاخود بەشێک لە میزەکە بمێنێتەوە، یاخود پەستانێک لە ناو گورچیلەکە دروست بکە. لەم حاڵەتەشدا لەوانێت تووشی هەوکردن بێت، تووشی دروستبوونی ڕەمڵ بێ و هەندێک زاریش گورچیلەکە سست ئەبێ یاخود تووشی بەردی گورچیلە ئەبێ. لەم چەند ڕۆژەی ڕۆیشتوودا چارەخوازێکی بەڕێز سەردانی کردین. دوو لەو نەخۆشیانی کە باسمان کرد تووشی بووە لە زگماکیەوە. یەکێک لەوانە گورچیلەکەی سوڕاوە، ئەوەی تریشیان حەوزی گورچیلەی گیرا بوو. طبعاً دوای سەردانی چەندەها پزیشک و ئەم چارەخوازە پێشووتر نەشتەرگەری جوانکاری حەوزی گورچیلەی بۆ کراوە و چەند جارێک بەردی گورچیلەی دروست کردووەتەوە. لەبەر ئەوەی میزەکە وەکو پێویست بەتاڵ نابێ و گورچیلەکەی سوڕاوە. ئێمەش ئێستا دوای ئەنجامدانی پشکنین هەڵەستن ئینشاءڵڵا نازۆڕێکی بۆ ئەنجام ئەدەین و حەوزی گورچیلەی بۆ فراوان ئەکەین بە نازۆڕ و بە لێزەر و سۆندەیەک و هەندێک زاریش دوو سۆندا کە پێی دەوترێت قەستەرە لە ناو کلیە بەجێ هەڵین بۆی شوێنی حەوزی گورچیلەکە فراوان بێت. و لە هەمان کاتیشدا بە کونێکی بچووک لە تەنیشتەکەیەوە کونێکی تێئەکەین و بە ئەو بەردێکە هەیەی ئەشکێنین بۆ چەند پارچەیەک و پارچەکانیشی سەحب ئەکەین. بە هیوای ئەوەی کەوە لە داهاتوودا ئەم چارەخوازە کە کێشەیەکی زگماکی لە گورچیلەکەی هەیە هیچ کێشەی تەندروستی بۆ دروست نەبێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی، بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.